فەرهەنگی ئازادی نوێ. فەرهەنگی ئازادی نوێ فەرهەنگێکی گشتگیری ئینگلیزی کوردیە بە شێوەزاری سۆرانی. ئەم فەرهەنگە نوێکراوەی فەرهەنگی ئازادیە لەگەڵ خەرمانێک لە وشە و زاراوەی نوێی سەردەم. لەو کاتەوەی فەرهەنگی ئازادی بڵاو کراوەتەوە لە ساڵی 2006دا گەلێک وشە و زاراوەی نوێ و جوان و ڕەسەنی کوردی هاتوونەتە ناو زمانەکەمانەوە. فەرهەنگی ئازادی نوێ هەوڵی داوە ئەم وشە و زاراوانە بگرێتە خۆی. بۆ ئاسانی بەکارهێنان فەرهەنگی ئازادی نوێ قەبارەکەی بچووکترە لە فەرهەنگی ئازادی، بەڵام بە ناوەڕۆکێکی پوخت و دەوڵەمەند بە وشە و زاراوەی نوێی ڕەسەنی کوردی. فەرهەنگی ئازادی نوێ 21,000 وشە و 3,000 ئیدیم و ژمارەیەک زاراوەی کۆمپیوتەری و چەند پاشکۆیەکی تری خستۆتە بەردەستی خوێنەر و ڕۆشنبیری کوردەوە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی مەبەستی وشەکان گەلێک لە موشانە لە ڕستەدا بەکارهێنراون کە تەنها لە فەرهەنگی ئازادی و فەرهەنگی ئازادی نوێدا کراوە. فەرهەنگی ئازادی نوێ بێهاوتایە لە وردی و گشتگیری و ناوەڕۆکدا. فەرهەنگی ئازادی نوێ لەلایەن دکتۆر حەمە ڕەشید قەرەداغیەوە دانراوە. فەرهەنگی ئازادی نوێ لە سلێمانی شەقامی مەولەوی لە پەراوگەی سیروان و پەراوگەی دڵشاد دەست دەکەوێت.